لە ڕاستی دێ منیش وەکو هەر تاکێک لە ڕاگەیاندنەکانە خەبەرم بینی کە باس لەوە دەکا کە دیاردەی قومارکردن زۆر پێشەنەی کردو لە کۆمەڵگەی ئێمەدا کامە تا ڕادەیەکی زۆر دەتوانم بڵێم زۆر نامۆیە ڕەنگە پێشتر هەبوو بێ بەڵام بەو ڕێژە زۆرە نییە کامش ڕەنگە هۆکارگەلێکی خۆی هەبێت بێگومان کاریگەرێکی خراپ لەسەر کۆمەڵگا و بەتایبەتی لەسەر خێزان دروستەکە کە احتیمالی زۆری هەیە پەیوەندی بە لایەنی ئابووری کەسەکانەوە هەبێ هەرچەندە زۆر جاریژە و کەسانێک کە زیاتر قومارەکەن کەسانێکن کە خاوەن ئیمکانێتێکی مادی زۆر باشن و هەشە تێیدا هەژارە و کە ڕەنگە خەونێکی هەبێ ڕۆژێ لە ڕۆژان بێوێ کە مەبلەغی پارەی دەستکەوێ بتوانێت پێداویستەکانی خۆی دابێ بکە بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئەمە دیاردەیەکی زۆر ناشرین و قێزەوەنە کە لەناو کۆمەڵگەی ئێمەدا سەری هەڵداوە بێگومان وەکو زۆر لە دیاردە ناشرینەکانی تر کە ئێستا لە کۆمەڵگەی ئێمەدا سەری هەڵداوە کاریگەری زۆر سلبی و خراپی هەیە ئەوەش دیارە بێگومان پەیوەندی بە سیستەمی حکومڕانیەوە هەیە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە دەیبینی نەک بتەنها لەو لایەنە لە زۆر لایەنی تر کۆمەڵگا بەرەو دواوە گەڕاوەوە جۆرێک لەبەر یەک هەڵوەشاندنی خێزان لەناو کۆمەڵگادا سەری هەڵداوە کە ئەمەش بەهۆی زۆر دیاردەکان کە دەتوانم بڵم بەهۆی هەندێک بارودۆخی ناسەقامگیری سیاسی ئەمە کاریگەری لەسەر سەرجەمکایەکانی تری هەبووە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی یاساییەوە ئەمانە هەر هەمووی کاریگەری خۆیان هەبووەوە لە ناویشیاندا ئەمە کە دیاردەیەکی ناشرینە و بێگومان لە کۆمەڵگەیەکدا کە فکر غایب بوو زۆر دیاردەی ناشرینتر و قێزەوەنتر سەر هەڵدەدا بێگومان لە کۆمەڵگەیەک کە تاکو ئێستاژن نەیتوانیەوە مافەکانی خۆی دەستە بەر بکاوە لە ڕووی یاساییەوە تاکو ئێستا پلە دووە و نەیتوانیەوە وەکو مرۆڤێکی تەواو مامەڵەی لەگەڵدا بکرێ بۆیە زۆر لە ژنان تاکو ئێستا لەژێر چاودێری هاوسەرەکانیان دەژین یاخۆت چاوی لە ڕووی ئابووریەوە چاویان لە دەستی ئەوانە بۆیە زۆر جاریش ناچارە هەر جۆرە ڕەفتارێکی ناشرینیش بێت کە ناچار دەکرێبەوەی کە قوبوڵ بکرێ و یەکێک لە شتەکانی شەوەیە کە ژن ئێستا دەتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر لە کۆمەڵگەی ئێمەدا وشیار بۆتەوە زۆر شت هەیە لەوانە قبوڵی ناکا بەڵام کێشەکەوەیە کە قبوڵیشی ناکابێ تۆ ڕێگەی دادگا بگریتە بەر بەداخەوە کە دادگاکانیش خۆمان نەزانین بێلایەن نین و بە هەمان شێوە تاکو ئێستا یاساکان هەمان یاسا کۆنەکانی سەردەمی باسن کە مامەڵەی پێدەکرێت هەندێک گۆڕانکاری بچوو کراوە لەبارەی مافەکانی ژنانەوە بەڵام تاکو ئێستا جێبەجێ ناکرێت ئەمانش وای کردووە کە زۆر جار ژن ناچار بێ بە قوبوڵکردنی ئەو دۆخێک کە تێی دەکەوێت لە ڕێگەی هاوسەری بێ کوڕی بێ یا هەر کەسێکی تر بێت بێگومان ئەمانە هۆکاری زۆرە ئەوەی کە لە ڕووی یاساییشەوە ڕەنگە جۆرێک بێت لەوەی کە تاکو یاسایەکی ئەوەندە پێشکەوت و خواز نییە کە پشگیریەکی تەواو لە ژنان بکە ئەوەشمان لەبین نەچێ بەشێکی هەر زۆری کە ئەو کارانە دەکەن ڕەنگە کەسانێک بن خاوەندە سەڵات بن یاخود لایەنی کەم پشتێکی بەهێزیان هەبێ ئەوەش هەندێک جار ترس لە لای ژنەکان دروست دەکات جا چێ ترسی لە ڕووی ئەمنیەوە بێ بۆ پاراستنی ژیانی خۆی چ لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بێ بۆ ئەوەی زۆر جار ناوێرێ باسی بکات بۆ ئەوەی خەڵک پەنجەیەکی نامۆیی یاخود ناشرینی بۆ ڕانەکێشێ یاخود نەتوانێت بچێتەوە ناو کۆمەڵگا بە چاوێکی کەم و ناشرین سەیری بکرێ ئەمە زۆر جار بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا پێم وابێ پێویستە ژن قبوڵی نەکات چونکە هیچ شتێک لەوە خراپتر نییە کە پیاوێک جا هەر کەسێک بێ بیەوێ قمار لەسەر ژیانی ئینسانێک بکاتەوە بیەوێ یاری بە چارەنووسی و بە کەرامەت و بە شکۆی ئەو کەسەوە بکە بۆیە هیوادارم ئەگەر شتێکی وا هەیە هیچ ژنێکەوە قوبوڵ نەکە حتا ئەگەر پشگیری یاساییشی نەبێ هەوڵ بدا ڕایگشتی بە تایبەتی ڕاگەیاندن زۆر زۆر گرنگە کاری جدی لەسەر بکە بۆ ئەوەی ڕایگشتی دروستکە لەسەری و بتوانێت کاریگەری لەسەر حکوومەت و بەرپرسان هەبێت کە بتوانن ئاوڕێکی جدی لەو مەسەلەیە بدەنەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بێگومان مناڵ هەمیشە زەرمەند دەبێت لە هەر جۆرە ڕەفتارێکی ناشرینی دایکیان باوک لەناو خێزاندا بەکارێ هێندرێ ئەمەش کارێکی زۆر زۆر نائینسانیە و هەم کاریگەری دەرونی خراپ لەسەر ئەو مناڵە دروست دەکات
جگە لەوەی تووشی سەر لێ شێوان دەبێت هیوادارم ڕێکخراوەکانی مافی مناڵان بێنە سەرخەت لەو بارەدا ئەگەر حاڵەتێکی لەو شێوەیە هەبوو بە جددی کار لەسەر ئەو مەسەلەیە بکەن و ڕاگەیاندنی شەڵ بدا ئەم دیاردە نەشیرنانە یاخود ئەو خاڵە گرنگانەی کە گرنگە ڕایگشتی لەسەر دروستکرێت چ لەسەر مافی مناڵان بێت چ لەسەر مافی ژنان بێت چ لەسەر هەر دیاردەیەکی تری کە لەم کۆمەڵگایە دیاردەیەکی نامۆیە سەری هەڵداوە بتوانن کاری جددی بکەن بۆ ئەوی لایەنی کەم ئەگەر تاکو ئێستا کۆمەڵگا لە زۆر بوارەوە زەرێری کردو لەو حەدەش بوەستێ چاکسازی لەسەر بکرێ کارێکی زۆر باشە بێت. بەداخەوە ڕاگەیاندنیش دەتوانی وەکو هەموو بەشەکانی تر بڵێ ئەگەر بێت و تۆپۆلینیکەی بە دەرەجێ یەک ڕاگەیاندنەکان ڕاگەیاندنی سەربەخۆ زۆر زۆر کەم ماوەتەوە لێرەدا بەشێک لەو ڕاگەیاندانە هەر دروستکراوی دەسەڵاتە یاخود پیجی فیکن ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ بێ کەسێکی لە پشتەوە هەیە بۆیە زۆر جاریش لەو چوارچێوە بازنەیەدا دەخولێتەوە کە بە دوای لایک و کۆمنت و ڕایگشتی یان دروستکە لەسەر پیجەکەی خۆی بۆی بتوانێت زۆرینەی جەماوەڕ کاتەوە نەک ڕایگشتی لەسەر مەسەلەی بابەتە گرنگەکان جەوهەریەکان. ئەوەش کاریگەری زۆر خراپی داناوە لە کاتێکدا ڕاگەیاندن دەسەڵاتی چوارەمە ئەوە دەتوانێت کاریگەری زۆری هەبێ و زۆر پرسی گرنگکەیە بی و ڕوژێنێ چونکە بۆچی هەمیشە بەڕێ من بەشێک لەوانەیە کە ئەو پیجە فەیکانە زۆر زیادیان کردو پیجە سێبەرانە پەیوەندی بۆ ترسی دەسەڵات و حکوومەتەوە هەیە لە بەرامبەر ڕۆژنامەگەریدا کە لەبەرەوەی ڕۆژنامەگەری دەتوانێت زۆر خاڵی گرنگ بۆ ڕوژێنێ و شەفافیت دروستکات و خەڵک وشیار کاتەوە بەوەی کە تا چەند هەست بەو دیاردە ناشرینانە بکەن یاخود هەوڵ بدەن بۆ چارە دۆزینەوەی ڕێگە چارەسەر بۆ دیاردانە بێگومان ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆر جددی دەبێنێەوە پێشم وایە بە تایبەتی کەسانێک یاخود بۆ منە شوێنێکی وەکو ئاژانسی ژنان کامانە پێویستە کار لەسەر ئەو بابەتە گرنگانە بکەن کە پەیوەندی بە پرسی ژنانەوە هەیە جۆرێک لە هەڵاوردن دروستەکە یاخود مەسەل نایکسانی دروستەکە لەناو کۆمەلگاداوە تێشیدا ژنان تێدا شکۆیان دەشکێندرێ بریندار دەکرێن کەرامەتیان بریندار دەشێوێندرێن ئەمانە زۆر زۆر گرنگە کە ڕاگەیاندن ئەگەر تر لایەنی کام ڕاگەیاندنەکانی تری ژناکە ئەو ڕاگەیاندانێک کە تایبەتە بە پرسی ژنان بە مامەڵەیەکی زۆر هەستیارانە لەگەڵ یابکە بە شێوەیە کە کەیسەکان تێدا زەرەرمەند نەبن بەقەدەوەی چاکسازی بکرێت و کەسەکان بۆ ئایندەیان بتوانن جۆرێک لە گەڕانەوە بە ناو کۆمەلگا هەتا و کەسانێک کە بوونەتە قوربانی بە شێوەیەک مامەڵەیان لەگەڵا بکرێت لە ڕووی ئینسانیەوە کە ئەو کەسانە یارمەتی بدرێن و ببرێنە لای پزیشکی تایبەتی و دەروون ناسان کە قسەیان لەگەڵا بکەن و هاوکاری و یارمەتیان بدەن لە جیاتیەوەی کە بێنن لە ڕاگەیاندنەکان وێنەیان بڵاو بکرێتەوە یاخود وتەکانیان بڵاو بکرێتەوە بەڕای من ڕاگەیاندن پێویستە بەشێکی گرنگی ئەخلاقی بەرپرسێتێکی گرنگی ئەخلاقی لە ئەستۆیە لە ڕووی تیکی ڕۆژنامەوانیەوە کە پێویستە وەڕەچاوکە کە کەرامەتی ئینسانەکان نەشێوێندرێ جا قوربانی بێ یاخود حتا ئەگەر کەسێک بێ لەوانەیە کە باس دەکرێت بۆ نمونە قوماری کردویان شتێکی وایە لەوانەیە لە بێ ئاگایی بێ و کارە دەکا بەڵام دەکرێت ینی کاری لەسەر بکرێ بە شێوەیەکی چاکسازی بۆی کۆمەلگا بەرە و کۆمەلگایەکی تەندروست بڕوە. ئەزانی من لەبەرەوەی بەڵگەیەکی سەلمێنراوم ئێستا لەژێر دەستانیە کە دەسەڵاتە ئەمە دەکایە دەسەڵات نییە بەڵام ئەوەی کە دەتوانی ئەوەی کە بەڵێ بەڵام تۆ کاتێک کە دەتوێت قسە بکە حتمما دەبێ بەڵگەیەکی جدید لەبەردەستا هەبێ بەڵام ئەوەی کە واد لێکە ئەو قەناعەتە لای من و لای خەڵکانێکی تری وەکو تۆش دروستکە ئەوەیە کە باشە چەندین حاڵەتی تری لەو شێوەیە ڕوویداوە لە پێشدا مەسەلەن بۆ نمونە قومارخانەیە کراوەتەوە شوێنێکی تر کە بازرگانی بە ژنانەوە دەکا یاخود مەسەلەن گەنجانێک هەڵەخێن تێندرێ لەو شوێنانەوە پارێکی زۆر کۆکراوەتە و ڕۆیشتووە لەبەرەوەی کە تاکو ئێستا ڕێگە چارەسەرێک نەبووە لەلایەن حکوومەتەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە و باوەڕە لەلای خەڵک دروستەکە کە بەڵێ بێ دەسەڵات لە پشتیەوە مەسەلەیە بێگە دەسەڵات لە پشتیەوە نەبێ بۆچی ئەگەر کەسێکیان مەبەست بێت تاوانبارێک لە هەر کوێیەکی دنیا بێ لە ماوەی 24 ساعتا دەست بەسەری دەکەن بەڵام لەم جۆرە حاڵەتانەدا هیچ جۆرە هەڵوێستێکی جددی نییە لە کاتێکدا ئەمە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر کۆمەڵگە دەبێت ئەمە حتمما یەکێکە لە هۆکارەکان کە ئینسان دەتوانێت بڵێ ئەگەر دەسەڵات مەبەستی بێ یاخود لە پشتیەوە نێ پێویستە ڕێگە چارەسەرێک بدۆزێتەوە بۆ دیاردەیە.
ئەزاین پێش هەموو شتێک یەکێک لە شتەکان هوشیاری تاک زۆر گرنگە. کۆمەڵگەی ئێمەش ئێستا بەهۆی ئەو هەموو قەیرانانی کە هەیە، قەیرانی ئابووری، قەیرانی سیاسی، قەیرانی کۆمەڵایەتی، قەیرانی فکری، قەیرانی پەروەردە کە ئەمانە زۆر کاریگەریان هەبوو لەوەی کە گەیشتوتە ئەو حەددا. ئەگەر ئێمە بمانەوێ چارەسەری ئەو کێشانە بکەین ئەبێت لە سیستەمی پەروەردەوە دەستی پێ بکەین. بەداخەوە ئێستا کە بۆ خۆی هەرچەند بابەتەکە ئێمەوە نییە، بەڵام سیستەمی پەروەردەش بۆ خۆی یەک دنیا کێشەی تێدا هەیە و قسەی زۆر هەیە لەوەی کە زۆر جار خزمەتی بە بەرژەوەندی ئایدیای وڵاتانی تر کردووە لە هەرێمی کوردستانە کە ئەمەش ناتوانانی بڵێ بەو شێوەیە کە خۆت دەتەوێت کۆمەلگایەکی خۆماڵی چۆن پەروەردە بکرێ و تاکی بەهێز و خاوەن کەسایەتی دروست بکرێت کە ئەمانەش کاریگەری زۆری هەبووە. بۆیە وشیارکردنەوەی تاک و کارکردن لەسەر ئەو قوربانیانە کە شوێنێکی تایبەت هەبێ ئەو کەسانی کە بوونەتە قوربانی مامەڵەیەکی ئینسانانەی تەندروستی لەگەڵا بکردرێت لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە و هەروەها لە ڕووی فکریەوە لە ڕووی چاکسازیەوە چۆن بتوانرێ وەگەر پێویستی بە داکۆکی بوو لە ڕووی یاسایە پێویستە پارێزەریان بۆ دابین بکرێ. ئەمانە هەمووی ڕێگە چارەسەرە نەگەر بێت و دەسەڵات بیەوە کاری جدی لەسەر بکات.